لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 1283 لوانا كاين تفسير قرآني بيروز بيم وخزمتان بمن بستي رزامن دي رب العالمين وهي دار عزيز السودي لي والبقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قال لن أرسله معكم حتى تؤتون موثقا من الله لتأتونني به إلا أن يحاط بكم فلما آتوه موثقهم قال الله على ما نقول وكيل. بەڵە خۆشەویستان، لێرەدا وەکو لەوانەی ڕابردوو لە خزمەت ئاەتەکان پێشووتر بووین، کاتێک کە ئەوان یەکەم جار کە چوونە لای ئەو کەسەی کەوا خەزێنەکانی میسری لەبەردەستە کە یوسف عەلەیهی سڵات وەسەلام کە ئەوان نایناسنەوە بەڵام یوسف ئەوان دەناسیتەوە، لە دوای ئەوەی کەوا گفتوگۆیان لەگەڵ دەکا خۆیان زیاتر پێ ئاشنا دەکەن کەوا تەئکید دەکاتەوە یوسف ئەوانە هەون. ئیتر لە خلالی قسەکانیان دیارە باسی ئەو برایەشیان دەکەن کەوا دەکا برای یوسفە، واتە لە باب هەمویان برانە، بەڵام دایکی یوسف و ئەو کەسەی تر براکەی یوسف لەوانی تر جیاوازە. ئیتر یوسف عەلەیهی سڵات وسەلام کاتێکەوە باریان پێدەبەخشی و ئازوقیان پێدەبەخشی، ئینجا دەفەرمی دەبی ئەو برایەشتان لەگەڵ خۆتان بینن کە باستان کرد لە بابتانە لە داکتان نێ، ئەگەر نا مێنەوە ئێرە هیچتان پێ نابەخشم. ئیتر کە دەستنەوە لای بابیان ئەو حاڵەتەی لۆ باز دەکەن و لە دوای ئەوەشکەوە بارەکانیان دەکەنەوە، دەبینن پارەکەشیان لۆ جێڕدرایتەوە کە بەخشیتیان لە مقابلی ئەو ئازوقە پێیان دەبەخشرێ. ئیتر هەندەی دیکە هانی بابیاندا کەوە ئەو کوڕیان لەگەڵ بنێری تاوەکو لە مقابلدا ئەوان باری وشترێکی زیاتر پێیان دەبەخشرێتن و هەروەها بارێکە کەوا لە بۆ عائیلە و با بڵێن خەڵک و کەسبکاریان زۆر زەرورە کەوا ئەو برایان لەگەڵ بێ و وعدیشیان پێدا کەوا دەی پارێزن ئەو برایان. ئیتر لێرەدا يعقوب عليه الصلاة والسلام بيان دفرمي قال لن أرسله معكم حتى تؤتون موثقا من الله. لقلتا ناينير مبراي حتى وكو عهد بيمانك تان حتى وكو عهد بيمانك لا خواي قوروا بيم ددن كوا بابرين ديجيرنو لقال خوتان ديهي النوا وات عهد بيمانك بتوم بيددن وبابرين حتى تؤتون موثقا من الله بعهد بيمانك كوا توثيق بكن بسوين خادن بذات الله سبحانه وتعالى لتأتونني به واتا ديجيرنوا لولام عهد بيمان بدن كوا بارزقاري لي دكن ديجيرنوا لولاي من إلا أن يحاط بكم مگر چاردەور تانجيرا شتێکتان بەسەرداهات کەوا هیچ لە تواناین گۆدا نەبی. فلما آتوه موثقهم قال الله على ما نقول وكيل. ئیتر لە دوای ئەوەی کەوا عهد و پەیمانیان پێدا قال الله على ما نقول وكيل، ئینجا گوتیان الله تعالى وكيلە و شاهێدە لەسەر ئەوەی کەوا ئێمە پارێزگاری لێ دەکەین و دەیهینەوە لات. ئیتر لە مقابلدا بابنە یعقوب پێیان دەفەرمی وقال يا بني لا تدخلوا من باب واحد وادخلوا من أبواب متفرقة. بەڵێ پاشەوەی کەوە عهد و پەیمانیاندا ئینجا ئەویش ڕازی بوو کەوە
ئەو کوڕەی لەگەڵیان بنێری ئیتر کاتێکەوە خۆیان ئامادە کرد بوو دەربچن بە ئیتیجاهی مسر پێیان دەفەرمی لا تدخلوا من باب واحد لە یەک دەرگا مەڕۆنە ژوورەوە هەمووتان پێکەوە لە یەک دەرگا لە دەرگاکانی میسر چونکە میسر چەند دەرگایەکی هەبوو ئەو کاتە لە یەک دەرگا هەمووتان مەچنە ژوورەوە وادخلوا من أبواب متفرقة وادخلوا من أبواب متفرقة بەڵکو لە چەند دەرگایەکی جیاواز بچنە ژوورێ سەمعانی دەڵێ أكثر المفسرين على أنه خاف العينة زۆربەی مفسرین دەڵێن کەوا لەبەرچی پێیانی فەرموو لە یەک دەرگا مەچنە ژوورەوە بەڵکو لە چەند دەرگایەکی جیاواز بچنە ژوورەوە زۆربەی مفسرین دەڵێن لەبەرەوەی لە چاو نەفەس ترسا لە حەسوودی ترسا ذكر الرازي أن عليه إطباق المتقدمين من المفسرين رازي دەڵێ باتفاقی هەموو مفسرینی پێشووتر ئەوەیەکەوە لەبەرچی پێیان دەڵێ لە یەک دەرگا مەچنە ژوورەوە بەڵکو لە چەند دەرگایەکی جیاواز بچنە ژوورەوە دەڵێ بە ئیتفاقی هەموو مفسرینی پێشووتر ئەوەیەکەوە لە چاو نەفەس لەیان ترسا ئیتر ئەوانەی کەوا بۆ شێوەی لێچیاندایەوە لە پیاوانی سەلەفیش وەکو ئیبن عەباس خوای گەورە خۆی بای بڕازی محەممەدی کوڕی کەعب و مجاهید و ضەحاک و قەتادە و سودی ڕەحمەتی خۆیان لێبێ قورتوبی دەڵێ خاف عليهم العين قورتوبی دەڵێ لەبەرەوەی بەڕاستی لە چاو لێیان ترسا وەکو بخۆندن لە چاو نەفەس لێیان ترسا لەبەرچی لكونهم أحد عشر رجلا لرجل واحد لەبەرەوەوانە 11 برا لرجل واحد 11 برانە کوڕی یەک پیاون وكانوا أهل جمال وكمال وبسطة وهروها دیارە بە هەیکەلیش هەمووی ماشاء الله بە هەیکەل و جسم و لاشە تێر و تەواو و جوان و سپۆرت و جوان بووینە وقال ابن عاشور وإنما نهاهم أن يدخلوها من باب واحد أوش دلتن كاتكوا بيان دلي ليك درجة مسنجورو خشية أن يسترعي عددهم أبصار أهل المدينة وحراسها أو هاي ليك داتو دلي لو يقولي ليك درجة مسنجورو لو يترساكوا يازدە گەنجی برا پێکەوە لە یەک دەرگا بەستنە ژوورەوە دەبێت تەمای سەرنجڕاکێشانی بە تایبەتی پاسەوانەکانی ئەو دەرگایانەی مسر و هەروەها ئەو خەڵکەی مسر دەبێت تەمای سەرنجڕاکێشانی ئەوان و ئەزیاؤهم ئەزیاء الغرباء عن أهل المدينة وطبعا ئەوانیش کە ئەهلی بادیەنە جلک و بەرجیان جیاوازە لەگەڵ جلک و بەرجی ئەهلی مصر أن يوجسوا منهم خيفة من تجسس أو سرقة كواتا ابن عشر هاي ليك داتو كواتا أجر ببيني 11 برا بيكوا بو شكل جیاوازی بو شکل غریبی كوا لأهل مصر جلكبرجيان بوان ناسي لواني أو زشتشيان ليب كان دبي وانو لو تهاتبن مقصديان جاسوسي بي مقصديان دزيبي فربما سجنوهم لواني هر بس لسر شكو قمان سزنيان بكن أو رصدوا الأعين إليهم يعني وتا مراقبيان بكن فيكون ذلك ضرا لهم يتر بهر شوي لواني ما ترسيل سريان دروز ذكاء وحائلا دون سرعة وصولهم إلى يوسف عليه السلام يتر لبو أويكوا أقر بليك درقا بس نجورو أوان شتشيان لذكن ولواني سزنيان بكن يان تساويان لسردابني يتر بلا نتيجة دا درەنگتر دەگەنە جێگای مەبەستیان لە بۆ ئەوەیکەوە بگەنە لای یوسف عەلەیهی سەڵات وەسەلام پێش ئەوەیکەوە حاجەت و کیشەکانیان جێبەجێ بکەن ولما كان ذلك شأن إقامة الحراس والأرصاد أن تكون على أبواب المدينة وهرواج بوا استشروا لسنوري هرولاتيك عادة نقاط تفتيش وحراستها أو كاتش لبابلين لدوربري مصر لدرقاكاني مصر حتما باسوان هبوا اقتصر على تحذيرهم من الدخول من باب واحد دون أن يحذرهم من المشي في سكة واحدة من سكك المدينة إتر زيادة التركيز لسر تونيتي تون وجورة وكان دكا لوين دري أجر توش مشكلة بين توجدين أجرنا لوين دري باشا وكسون جورة هر يكول لدرجة ياخذ هر دوسيق لدرجة يكسون جورة لدواء وأجر بيك وجبرون مشكلة جنيه بلام لبروي دائما لدرجة كان ولسنور كان لوين دري باسوان هنا ما ترسي أوان لذكاء
کەوانە بادا شتیان لێ بکەن و ئیتر تووشی مشکلیان بکەن لێ بەو شێوەی وەسیەتیان دەکەن. ئەبی حەیان دەڵێ لم يوصهم يعقوب عليه السلام بالتفرق في الكرة الأولى یەکەم جار کەوا دەچن بەبێ ئەو برایان ئەو وەسیەتیان ناکا یعقوب کەوا لە یەک دەرگا مەچنە ژوورەوە لێنەم كانوا مجهولين مغمورين بين الناس لەبەرەوەی یەکەم جار ئەوان کە دەچن کەس نایان ناسی شتێکی واش نینە کەوا خەڵک ببنە جێی سەرنجی خەڵکی مع شغل الناس بما هم فيه من القحط لە کاتێکدا خەڵکی زیاتر مەشغولی ئەوە بینە وشکە ساڵی بووە نەهاتیە کەس سەرنجیان لە بۆ ڕاناشێشرێ ئەو لأن محبوبه فيهم وهو بنيامين الذي كان يتسلى به عن شقيقه يوسف يعني لەبەر ئەوەیە جاری یەکەم ئەوها وەسیەتیان ناکە بەڵام جاری دووەم کە وەسیەتیان دەکا جاری دووەم خۆشەویستەکەی لەگەڵیان دەنێریکەوە برای یوسفەکەوە باعتیبار ناوی بنیامینە ئیتر بەو بنیامێنەی دڵنەوایی بوو لە بۆوی جێگای یوسفیشی تقریبان لە بۆی پڕ کردبەوە لێ لە جاری دووەم ئەوها تەوسیان دەکا و بەو شێوەی تەوجیهیان دەکا ولم يكن فيهم في الكرة الأولى جاری یەکەم لەگەڵیان نەبوو لێ بەو شێوەیە احتمام پێنەدان وطبعا لەبەر چاویشتی ئەوان چیان بەسەر یوسفی هینا لێ لەبەر ئەو قەباحەتێکە کردیتیان لە جاری یەکەم ئەوها نەسیحەتی نەکردن بەو شێوەیە مەڵی تر کاتێکەوە پێیان دەڵێ لە یەک دەرگا مەچنە ژوورەوە بەڵکو لە چەندین دەرگا بچنە ژوورەوە پێیان دەڵێ پێیان دەفرن وما أغني عنكم من الله من شيء وما أغني عنكم من الله من شيء أي أن هذا الاحتراز سبب لا يرد قدر الله بەڵام بە یەقینیش بزانن کاتێکەوە پێتان دەڵێم لە یەک دەرگا مەچنە ژوورەوە بەڵکو لە چەند دەرگا بچنە ژوورەوە ئەو احتیاطانە بەتەئکید نابتەمای ئەوەی کەوا قەدەری خوای گەورە بگۆڕی نابتەمای ئەوەی کەوا قەدەری خوا بگۆڕی و بیجێڕیتەوە فما أقدر أن أدفع عنكم بوصيتي هذه من قضاء لا من شيء بەو وەسیەتە و بەو هۆکاریکەوە پێتان دەڵێم بیگرت نەبەر بەڕاست ناتوانم قەزا و قەدەری خوای گەورە پێ بجێڕمەوە لأن الله إذا قدر شيئا فلا بد من وقوعه الله تعالى تقدير شتێک کردبی لا بد منه دەبی ڕوو بدا ولا ينفع الحذر مع القدر ئیتر بە هیچ شێوەیەک حەذەر وەرگرتن لەگەڵ قەدەری خوای گەورە هیچ لێ ناگۆڕی ابن عاشور دەڵێ قال الله تعالى حكاية عن قول يعقوب لأولاده كاتك وأخوي قالوا آتدا قول يعقوب ما لو باز دكا كوا بكركان دله لدواء كوا فرمانيان بيدكا ليك درجة مسنجور لسندين درجة مسنجور وبلان بيشان دله وما أغني عنكم من الله من شيء أي لا يكون ما أمرتكم به مغنيا غناء مبتدئا من عند الله أي لا يكون ما أمرتكم به مغنيا غناء مبتدئا من عند الله كواتا أو كوا فرمانتان بيدكم أو هو كاركوا ليك درجة مسنجور بالكل لسندين درجة مسنجور أو أشتيك نية كوا للآن خواي قوله سبحانه وتعالى فرمان بيكراي بل هو الأدب والوقوف عندما أمر الله بلكو أدبك وواستانك لخزمت فرمانكاني الله تعالى فإن صادف ما قدره فقد حصل فائدتان كواتا أويك أمن ظلم ليك درجة مسنجور للسندين درجة مسنجور تاوكو بباريزنين لتساو نفس ولويك واتوش مشكلة بين أجر أو سببه لقل أوش كوبوكوا فعلا باريز راوبون أو دو فائدة ما بدسكوت هم حذر ما ورقر هم باريز لا يجبون كوالق قدر خواهي قولا تيش كردوا وإن خالف ما قدره أجر لقل أو هو كارش لقى قدر خواهي قولا تيش نكردوا هدفكي نبيكا حصلت فائدة امتثال أوامره كواتا أما فرمانش خواهي قولا ما نجيب خواهي قولا سبحانه وتعالى ئێمەی مسلمان فەرمان پێکەکەوە هەموو هۆکار و ئەسبابەکان بەشەری بگری نەبەر خذوا حذركم بەڵام باش بزانە حەذەر لە بەرامبەر قەدەری خوای گەورە هیچ ناکە بەڵام ئەمە مەئموری شەرعەن فەرمانمان پێکرا کەوا لە قەدەر توانای خۆمان دەست بە هۆکارەکانەوە بگرین ئیتر ئەو هۆکارە گەیشتە نەتیجە فبها ونعم باشتریش نەتیجەکەش بوو فەرمان خوای گەورەشمان جێبەجێ نەگەیشتە نەتیجە مە هیچمان زەرەر نە فەرمان خوای گەورە جێبەجێ کردیە و قدري خواي جورش بو شوي كوا خواي جورا ديو سبحانه وتعالى يتر مهم ويا
ئێمە تەقسیری نەکەین لەوەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالە فەرمانمان پێ دەکا حەذەری خۆمان وەربگرین بەڵام تەوەکولیشمان ئەو پەڕی لەسەر خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئیتر ئەگەر ئەوەی دەمانویست ئەویش جێبەجێ بوو ئەوە هۆرد و شت جێبەجێ بوو هەم فەرمانمان جێبەجێ کرد هەم هەدەفەکەشمان هینە ئەگەر بەدەستیشمان نەهینا ئەوە ئەمە هیچمان زەرەر نییە قەدەری خوای گەورە بوو ئەو هۆکاری ئەمە گرتمانە بەر نەگەیشتمە بەست ئێمە مقصر نین مهم فەرمانی خوای گەورەمان جێبەجێ کرد بۆی کەوا دەستمە بە ئەسبابەکانەوە گرت قەدەری خوای گەورەش بابڕە خێر لە سدا هەر ئەوە دەبی دیارە ئەو بابەتە شتی تری زۆر لەسەر مایەوە ئەو ئاتەش بەشی دیکەیمە کەوا تەفسیرەکەی بخوێنینەوە بەڵام لەبەر تەوابوونی کات لێر دەوەستین بە پشتوانی الله تعالى لەوانەی داهاتوو دەینە خزم دەگەڕێنەوە خزمەت و ئاتە و زیاتر قسە لەسەر دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون